سڵاوتان لێبێ. ئێرە باڵەخانەی بیبیستنەوەیە لە زۆنی بی بەرزایەکانی قەیوان. من ئەندازیار چرا عومەر سەرپەرشتیاری کاری تەواوکاری لە باڵەخانەکەدا. لە ئێستادا سەرجەم کارەکانمان لە باڵەخانەکەدا بە ڕێژەی لە 85 تەواو بووە و سەرقاڵی ڕادستکردنی یەکەکانی بۆ خاوەنەکانیان. لەگەڵمان بن بۆ زانینی تایبەتمەندی باڵەخانەکە. باڵەخانەکە پێک هاتووە لە 14 کە سەرجەمی یەکەکانی 106 یەکەی نیشتە جێبوونە بە سێ ڕووبەری جیاواز 105 مەتر دووجا، 109 مەتر دووجا، 136 مەتر دووجا کە تیایدا باشترین گەرەسە جیهانیەکان بەکار هاتووە. ئامانجمان لە کارکردن بە شێوازێکی بەردەوام و چڕوبڕ ڕادستکردنی یەکەکانە بە بەرزترین کوالیتی و لە ماوەیەکی کەمدا لەژێر سەرپەرشتی تیمی ئەندازیاری قەیوان گروپدا.